ئیمان قادر یەکێک لە دیارترین ژەنێرەکانی دەفە لە هەڵەبجە. ئەو ئێستا تاکە کچە هەمیشە لە ناو گروپە مۆسیقی و چالاکیەکانی شاردا دەبینرێت. تواناکانی خۆی لە ژەنینی دەف بە ڕیتمە جیاوازەکان دەخاتە ڕوو. ئەوە خۆی دەڵێ بەشی شەوەکاری خوێندووە بەڵام هۆگری مۆسیقا بووە. سەرەتای دەستپێکردنم تەلەبەی مەرحەلەیەکی پەیمانگا بووم. ئەوسا ئەبوایە بۆ پشووی هاوینەکەی بچینە دەورەی شێوەکاریەوە بۆ ئەوەی یارمەتیمان با بۆ ساڵی داهاتوو باشتر بین. لە سنتەرێک ناومان نووسی بۆ ئەوەی بچینە دەورەی شێوەکاریەوە. لەو سنتەرە بەشی میوزیکیشی لێبوو. لەوێ لە ڕێگەی شێوەکاریەکەەوە ئەوێم توانی بدۆزمەوە و خۆم ناونووس کرد و لە ساڵی 2010 دەستم پێ کردو یەکەم بۆ سەرەتا. ئیمان لەگەڵ بەشێکی زۆر لە گروپە مۆسیقی و فێرگەکانی هەڵەبجە کاری کردووە. چەند جارێکی چووەتە دەرەوەی وڵات و هەر لەگەڵ دەفەکەی کەلتوری کوردی و ڕیتمە جیاوازەکانی دەفی نمایش کردووە. هەر لە سنتەری گەنجان دەستم پێکردەوە لە گروپی سنتەری گەنجان لە چالاکیەکانی ئەوان بەشدار بووم کە لە ناو هەڵەبجە و لە دەرەوەی هەڵەبجەش ئیشمان کردووە. ساڵی 2017 بە داوەتێک چوینە دەرەوە بۆ ئەڵمانیا. لەوێ دوو چالاکیمان هەبوو و لێرەش لە شارەکانی کە بەشداریم کردو لە فێرگەی میوزیکی شنوورێ لێرە ئیشم کردو لەگەڵیانە و لە هەولێریش لە سێ ئیش لەگەڵ گروپی مشەختا کە گروپێکی گەڕۆکە ئیشم کردووە و ئەکید هەر کارێکە تۆ دەستی پێەکەی ئەگەر سەرەتا بیت یعنی کەم کەس ئەو کارەی کردبێ بۆ هەم قورسی هەیە و هەم زۆر قسە ئەکرێت. بەڵام ئیتر گرنگ ئەوەیە تۆ ئامانجەکەی خۆ بزانی بۆچی ئەماکەی. مۆسیقای سەرشەقام و فەرهەمکردنی کەشێکی شاد بۆ وڵاتیان بەشێکی دیکەیە لە کارەکانی ئیمان. ئەو لەگەڵ هاوڕێکانی لە سەرشەقام ژەنینی دەف دەکات. دەڵێت ئێستا خەڵک بێتاقەتە و ڕەنگە هەموویان نەتوانن بێنە ناو هۆڵەکانی مۆسیقاوە. ڕاستی سەرەتا کە دەستمان پێکرد چاوەڕێ نەبووین کە ئەو پێشوازیە گەرمە بکەن کە خەڵک کردی. بۆ نمونەیەکێک لە ڕۆژەکان کە ئێمە دەستمان پێکرد لە جادەیەکی گشتی بووین دەستمان پێکرد بوو. لەوێ خەڵکێکی زۆری لێ وەستا بوو. پیاوێکی بێتەمەن هات کارتۆنێکی لە بەردەمماندانا و هەنێک پارەی خۆی دانا و وتی با خەڵکیش ئەمە بکاوە. لەو ئێمە ئامانجەکەمان ئەوە نەبوو کە ئیش بکەین بۆ ئەوەی پارە وەربگرین. ئیمان قادر لە دایکبووی ساڵی 1992 هەڵەبجەیە. لە سنتەری چالاکی گەنجانی هەڵەبجەوە دەستی بە ژەنینی دەف کردووە. ئەو دەڵێت دەیەوێت بەردەوام بێت و هیواش دەخوازێت کچانی دیکە بێنە ناو بوارەکە و ژەنینی دەف ئەنجام بدەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.